باوتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش کەمتر لە 9 مانگی ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاخۆ هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە ئێستا سێ هێزی سەرەکی پێکێنەری کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ هەڵبژاردن و دۆخی پێش هەڵبژاردن دەکەن باز لە دروستبوونی هێزی سیاسی نوێ لە پێش هەڵبژاردنەوە لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان دەکرێت لە ئەگەری دروستبوونی هێزێکی سیاسی نوێدا چۆن لەلایەن هێزەکانی دیکەەوە مامەڵەی لەگەڵ دەکرێت. پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی ڕایگەیاندووە کە پشتگیری لە ئەنجامدانی هەڵبژاردن دەکات لەوادەی خۆیدا ئەگەرچی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕووکەشدا بازدەوە دەکەن کە پشتگیری دەکەن بەڵام هێشتا بە فەرمی لەبارەی ئەنجامدانی و کاتی ئەنجامدامی هەڵبژاردنەوە هیچ لێدوانێکی فەرمی لەلایەن ئەو دوو هێزەوە نەدراوە. ئامادەکاری هێز و لایەنە سیاسیەکان بۆ هەڵبژاردن چۆنە مامەڵەیان چۆن دەبێت ئەو دۆخە سیاسیی کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە لە هەرێمی کوردستان تا چەند کاریگەر دەبێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەوادەی خۆیدا ئەگەرەکانی بەردەم ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تەوەری سەرەکی گفتوگۆکەم دەبێت لەگەڵ بەڕێز فازل بەشارەتی بەرپرسی پێشووی لە قیدوانزەی پارتی دیموکراتی کوردستان کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. کاک فازل سڵاوت لێبێ ئەم کاتت باش سپاس بۆ ئەو دەرفەتە دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم بەگشتی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەبارە کە چەند مانگێکی ماوە. بەڵێ بەنای خۆی گەور و میهرەبان زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزی شارپرێس. بارودۆخی هەرێمی کوردستان پێم وایە ئێستاکێ لە ڕووی بارودۆخی سیاسی یان باڵێن ئیداری لە زۆر کاتەکانی تر باشترە هەچەند جەنابەت پێشتری شارەتت پێدا ئێمە تقریبەن 9 مانگمان ماوە بۆ وادەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و ئەوە ئەمڕۆژ سێی مانگی یەکی ساڵی 2022 من پێم وایە ئەمەش زەمانێکی زۆر دوور و درێژە لەناو وەزعی سیاسی ئاڵۆزی عێراق ئەڵبەت نەکەرێمی کوردستان نازانین بارودۆخەکان بەرەو کوێ ملدەنێ و چۆن دەبێ ئەگەر ئاڵۆزی سیاسی لە ناوچەکە دروست نەبێ چونکە تۆ کۆمەڵێک وەکۆڵێ شەپۆلی تەنگژەی سیاسی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە ئێستا حالیەن ئومێ دەکەین نەبنە سەبەبی تێکچوونی بارودۆخی سیاسی لە ناوچەکە بەگشتی و لە هەرێمی کوردستانیش بەتایبەتی بۆ ئەوەی بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگرت کە جێگەی ڕەزامەندی هەموو لاولایەنەکان و دەرفەتێکی ڕەقساوی باش بێت بۆ تێگڕای خەڵکی کوردستان کە بتوانین بۆ جارێکی تر ئێمە بچینەوە ناو پرۆسەی ژیانی هەڵبژاردن و دیموکراتیت لە هەرێمی کوردستان و بۆ هەڵبژاردنەوەی پەرلەمانێکی تری نوێ. زۆر باشە کاک فازل بە خوێندنەوە یاخود بە سەرنجدان لە ئەنجامی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق هێز و لایەنە سیاسی کوردیەکان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان دۆخیان هێندە باش نەبوو کە خۆیان ڕازی بن لە ئەنجامی هەڵبژاردنەکە بۆ واتایەکە سەرجەمیان دەنگەکانیان کەمی کرد ئەگەرچی پارتی کورسیەکانی زیادی کرد. پێتان وایە بە سەرنجدان لەم دۆخەی کە ئێستا ئەو هێزانەی تێدایە ڕازی بن بەوەی کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە بچێت؟ بە بڕوای من دوو نقطەی زۆر گرنگ یان باڵێن دوو خاڵی زۆر گرنگی سەرکەوتن لە پرۆسەی هەڵبژاردننی عێراقدا بەدەست هات بۆ عێراقیەکان بەگشتی و بۆ هەرێمی کوردستانیش بە تایبەتی. یەکێک لەوانە سەرکەوتنی پرۆسەکە بوو لە تێگڕای عێراق و هەرێمی کوردستان. دووهەم هەموو کەسێک توانی نەتیجەیەک بۆ خۆی بەدەست بێنێ و تەبیعەتی هەڵبژاردن لە هەموو دنیا ئاوەهایە لە هیچ کوێی هەڵبژاردنەکانی دنیا حتا لە وڵاتانەی کە با بڵێم سەدان ساڵە موارەسەی پرۆسەی دیموکراتیت لە وڵاتەکانیانە دەکەن هەڵبژاردن نابێتە جێگەی ڕەزامەندی گشتی بەڵام ئەبێتە جێگەی ڕەزامەندی ئەقەلیەتێکی ئەوانەی کە براوەی یەکەم دەبن. فعلا ئێستا لە عێراق و لە
عێراق بەگشتی و بە هەرێمی کوردستانەوە دوو لایەن زۆر خۆی بەبراوە دەزانێ یەکەم سەدرریەکان لە عێراق دووەم پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستانە باقی لایەنەکانی تریش من پێم وایە لە ئەنجامی ئەو تموحە کە هەیان بووە تموحەکەیان بەدی نەهاتووە بە تەکید ناڕەزایی دروست دەبێ و لە هەمان کاتیشە دەتوانم بڵێم هەموو لایەنێک هێناوەکو ژمارەی دەنگدەر ئەگەر دووبارەکەیتەوە پارتی دیموکراتی کوردستان ڕازیە لەو ژمارە دەنگەی کە لە هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانی عێراق بەدەستی هێناوە من پێشتری شارەتم پێکرد یعنی لە هیچ کوێیەکی دنیا لە 100% خەڵک نەهاتووە بۆ دەنگدان بەڵام من پێم وایە ئەوەی زەنگێکە بۆ پارتی دیموکراتی کوردستان و هەموو بۆ لایەنەکان و بۆ عێراق بەگشتی چونکە لەسەر تاسەری عێراق ڕێژەی کەم خەڵکاتەوە بۆ دەنگدان لە حەقیقەتە ئەوەیش هەم زەنگی ئاگادارکردنەوەی لایەنەکانە بۆی بە خۆداچوونەوە بکەن و خەڵکیش بەگشتی حەقی خۆیەتی جارجار سزای ئەو لایەنانە بدا یان هەڵوێستێکی نەتەوەیانەی خۆی بنوێنێ لەسەر ئەساسی تموحەکانی لەسەر ئەساسی داخوازیەکانی بەرامبەر بەلایەنەکان لەسەر ئەساسی ئەو وعدانەی کە لە ڕابردوو لایەنەکان لە هەموو ئەحزابی سیاسی هەرێمی کوردستان و عێراق کە بە خەڵکو و میلەتیان داوە ئیمکانە نەتوانرابێت دەرفەت نەبوو بێ زروف و زەمان لەبار نەبوو بێ بۆ جێبەجێکردنی ئەو وعد و پەیمانانەی کە بە خەڵک دراوە بۆیە من پێم وایە ئەو مووقیفە یان ئەو هەڵوێستەی میلەت کە بەو نەوعیەتە هەڵوێستێکی ئاوای نواندووە بە بڕوای من لە دەنگەکان مهمترە بۆ هوشیارکردنەوەی لایەنەکان لەوەی کە لایەنی ئەگەر چەند هەزار دەنگێکی تر بەدەست بێنێ ئەو مووقیفە ئەگەرە لایەنەکان و بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە بتوانن پێداچوونەوە بە بەڵێنەکانی خۆیاندا بکەن میلەت ڕازی بکەن میلەت هەموو کاتێ لەسەر ساحەی دەنگدانە و لە بەردەم سندوقەکانی دەنگدانە بێ بۆ دەنگدانەوە بۆ لایەنانەی کەوا وعدی جێبەجێکردنی بەڵێنەکان بۆ خۆشگوزەرانی میلەت بۆ ئاوادانکردنەوەی وڵات بۆ ئەوەی یعنی خەڵک حەقی خۆیەتی کە ئەو هەڵوێستەی نواندووە من ئومێدەوارم هەموو لایەنەکان و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بتوانێت بە خۆداچوونەیەکی وا بکە ئەم جارە لە هەڵبژاردنەکانی ئەم جارە بە شێوەیەکی زۆر باشی دڵخۆشکەر جێگەی ڕزامەندی دەنگدەرانی هەرێمی کوردستان ئاماژەت بەوە کرد کە بە هەر هۆکارێک بە هێز و لایەنە سیاسەکان لە ڕابردووە نەیانتوانیوە لە جێگەی تموحی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بن ئێستا وەک خۆت دەڵێیت خەڵک وەکو هەڵوێستێک لە دەنگداندا سزای ئەو هێز و لایەنە سیاسیانەی داوە پێتان وایە بەگشتی هێزەکان و بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان ئەمە بکاتە هۆکار بۆ ئەوەی کە بەجددی کار لەسەر ئەوە نەکات کە لەوادەی خۆی هەڵبژاردن بەڕێوە بچێت یاخود بە پێچەوانەوە کار لە سزادانەکەدا دەکات و بیر لەوە دەکاتەوە کە شێوازی تری سیاسی بۆ ڕازیکردنی خەڵک بەگەڕ بخا بە بڕوای من پارتی دیموکراتی کوردستان لە هەموو حیزب و لایەنێکی تر زیاتر دڵنیایە لە دەنگدەرانی خۆی بۆیەکان هیچ لاری نییە و موسیڕیشە لە وادەی خۆیدا هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێ بەڵام لە هەمان کاتیشە پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت بڕیاری مطلق بدا ئەتوانێ ئیتیفاق لەگەڵ لایەنەکان بکات چونکە پارتی دیموکراتی کوردستان تەنها لایەن نییە هەموو بڕیارەکان لە لای پارتی دیموکراتی کوردستان بێ ئەحزابی تری کوردستانی هەتا لەو حیزبانەی کە ئێستاکی هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستانن لە حکومەتی ئێستای کابینەی نوێی هەرێمی کوردستانە ئەوانەیش ئەساسن کە پارتی دیموکراتی کوردستان مراعاتیان بکە چونکە هەندێک لەو حیزبانە زروفیان شڵەژاوە زروفیان لەبار نییە ئیمکانە هەڵبژاردن لە ساڵی خۆیان نەزانن یان گومانیان هەبێ لە دەنگدەرانی خۆیان ئیمکانە هەندێک بیرکردنەوە لەو جۆرە هەبێ بەڵام ئەو بیرکردنەوەوانە لە لای پارتی دیموکراتی کوردستان نییە پێداگری لەسەرەوە دەکەن کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە نەچێت هەڵبەت بە خوێندنەوەی ئەو بار و زروفە سیاسی وەک خۆت وتت بەسەر ئەو هێزانە داهاتووە پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێک بیری لەوە نەکردوتەوە لەسەر کەلاکی خەڵکی تر خۆی بکاتە براوەی یەکەم لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان دڵنیاییەکی هەیە یەکەم لە دەنگدەرانی خۆی وە پشتە سوورە بەو سیاسەتە ڕاست و دروستەی کەوا لەبەری گرتووە لە چەند ساڵی ڕابردوو
هەتاوەکو ئێستا ئەتوانم بڵێن پارتی دیموکراتی کوردستان توانیوێتی هەر هیچ نەبێ ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکی کوردستان لەگەڵ هەوادارانی خۆی و لەگەڵ دەنگدەرانی تێگرای هەرێمی کوردستان بۆیەکان ئێمە پێمان باشە چونکە پرۆسەی دیموکراتێت ڕەونەق و هەیبەتەکەی زیاتر لەوایە ئێمە لە 4 ساڵ جارێکە کە وادەی هەڵبژاردنەکان تیکرار دەبێتەوە ئێمە بچینەوە ناو ئەو پرۆسەیە و هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێ بەڵام وەکو پێشتر ئیشارەتم پێکرد پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبێکی خاوەن مووقیف وەکو حیزبێکی خاوەن هەڵوێست و وەکو پارێزەری دەستکەوتەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان ناوێ ئاژاوە و بشێوی لە هەرێمی کوردستان دروست ببێ یان بە ئاواتەخوازی شکستی هاوپەیمانەکانی خۆی نییە بۆیە هەم خۆی ئامادەیە بۆ کات و ساتی خۆی هەڵبژاردنەکان ئەنجام بدا هەم گوێ لە هاوپەیمانەکانی خۆی دەگرێت بزانێ ئەوان مووقیف و هەڵوێستان چی بێ بۆ ئەوەی جەنابیش دڵی ئامادەیە و لە شکستیش ناترسێت کە کەواتە گومان هەیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناویشە پارتی و یەکێتی زیاتر بە تەرکیزەوە تەرکیزەکرێتە سەروان بەهۆی ئەوەی کە زۆرترین جومگەی حکوومەتیان لەلایە گومانیان لەوە هەیە بەشێک لە چاودێران گومانیان هەیە لەوەی کە بە جددی حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەوادەی خۆیدا ناکات بە خوێندنەوەی ئەوەی کە ئێستا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان بە فەرمی وادەکەی بەسەر چووە داوای کردووە کە کۆتایی پێ بهێنرێت و کۆمیسیۆنێکی نوێ هەڵبژێرێت بەڵام هێشتا هەنگاوی جددی بۆ ئەمە نەنراوە گومان لە هێز و لایەنە سیاسەکان لێرەوە سەرچاوە دەگرێت خۆی لە ڕاستیە بۆ ئەم پرۆسەیە بۆ پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان نابێ بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بڵێن حیزب و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان چونکە ئەو حکوومەتەیش چۆن نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکان نوێنەرایەتی حیزب و لایەنەکانی شەکە لە سەرۆکی حکوومەتەوە بۆ ئاخر هەموو کادری لایەنەکانن لە ناو حکوومەتان لەبەرەوەی حکوومەت بڕیارێکی لە دەرەوەی حیزبەکانی هەرێمی کوردستان نابێت بۆ مەسەلەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە مەسەلەی بڕیاردان لەسەر ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن بابەتێکی ترە شێوازی حکومڕانیەت و ئیدارەدانی هەرێمی کوردستان و جەماوەر و ئۆرگانەکانی حکوومەت ئەوە بابەتێکی ترە بۆ یەکان حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری تاگلایەنە لەسەر مەسەلەی هەڵبژاردن نادا ئللا لایەنەکان ئیشارەتێک و کۆڵێ چرایەکی بۆ ئەڵنەکەن کەوا ئەوان گەیشتونەتە چی ئیتیفاقێک لەسەر مەسەلەی هەڵبژاردن بەڵام من بە دڵنیایی وە دەیڵێم پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێک لاری نییە نەک لە وادەی خۆی حتا لە پێشوەختەی هەڵبژاردنیش لە هەرێمی کوردستانە بکرێت بەڵام وەکو پێشتر ئیشارەتم پێکرد ئەمە دڵنیایی خۆمانەوە ئەمە بڕیارێکی یەکلاکەرەوەی لە لای پارتی دیموکراتی کوردستان هیچ شک و گومانێک لە لای پارتی نییە بە خەڵکیش یعنی بەڕاستەکەی یعنی بڕیاری پێشوەختە نەدەن ئەگەر بمبووری بڕیاری پێشوەختە نەدەیان پارتی تۆمەتبار نەکەن لەوەی وڵا ئەگەر هەڵبژاردنیش دواکە وڵا پارتی دیموکراتی کوردستان یان حکوومەتی هەرێم سەبەبە نە پارتی سەبەبە بێ نە حکوومەتی هەرێم سەبەبە بێ بۆیەکان لایەنەکانی تر ئەبێ چونکە ئەمە شتێک نییە بەڕاستیەکەی بشارێتەوە ئەبێ هەموو لایەنێک بە علەنی مووقیفی خۆی ئیعلان بکات کە مووقیفی ئیعلانکردی تریش کەسێک ناتوانێت ئاژاوە و غەوغا بۆ مەسەلەی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان سیاسیانی کە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن نین لە وادەی خۆیدا کێن ئەگەر پارتی سوورە لەسەری و هەڵوێستی فەرمیشی ڕاگەیاندووە کەواتە ئەو گومانەی کە هەتە لە کێیە گۆڕان و یەکێتی دوهێزی سەرەکین ئەوان تا ئێستا ئەوەندەی زانیاری لە لای تۆ هەبێ پێتان وای ئەوان لەگەڵی نین یان ئەوە تەنیا خوێندنەوەی خۆتە نا جگە لە پارتی دیموکراتی کوردستان هەموو لایەنەکان بەگلەیین لە مەسەلەی هەڵبژاردن هەموو لایەنەکان لە ئیعادە نەزەرکردنی وەزعی خۆیاندان هەموو لایەنەکان بە خۆداچوونەوە لە وەزعی خۆیان دەکەن چونکە خۆیان بەسەرکەوتوو نازانن لە یەکێتی بۆ خوارەوە لە پارتی دیموکراتی کوردستان بۆ خوارەوە هەموو لایەنەکان ئەو هینیان هەیە ئەو ملاحەزەیان هەیە لەسەر مەسەلەی وادەی هەڵبژاردن و لەسەر هەڵبژاردننی ڕابردووی کە لە عێراقداکرا بۆ یەکان ئێمە زۆربەی کارەکانمانکاری تەوافقیە لە هەرێمی کوردستان ئەمە واقعەکە و هیچ کەسێک ناتوانێت حەشای لێ بکاوە ئێمەش لە پارتی دیموکراتی کوردستان حەشامان لەم حەقیقەتە نەکردووە بۆ یەکان ئێمە ئەو دوو بۆچوونە هەیە یەکێکیان لە لای پارتی بڕاوەتەوە کە پارتی هیچ لاری نییە و ئامادەیە دووهەمیان ئەگەڕێنەوە چونکە هەڵبژاردن تەنها بۆ پارتی دیموکراتی کوردستان ناکرێت بۆ ئەوەی هەموو تاکێک هەموو خەڵکی کوردستان ئەم حەقیقەتە بزانێ هەڵبژاردن بۆ تێک ڕای لاولایەنە سیاسیەکان
لە هەرێمی کوردستان دەکرێت بۆ یەکان ئەبێ هەموو لایەنەکان ئیمکانە لایەنی شەبێت چونکە لە هەڵبژاردننی عێراقیش لایەن هەبوو ئەسڵەن نهاتە ناو پرۆسی هەڵبژاردنەوە و دەنگیشی نەدایکانە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش ئاوا هابێ جارە ئەبێ بۆشین بۆ ئیعلانکردنی یەکلاکەرەوەی مووقفی لایەنەکان لەسەر مەسەلەی وادەی هەڵبژاردن یان تەخیربوونی هەڵبژاردن بەڵام تاخیربوونی هەڵبژاردن هەتا ئێستا لە بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان نییە. زۆر باشە باس لە ئەگەری دروستبوونی هێزی سیاسی نوێ لە هەرێمی کوردستان دەکرێت باز لەوەش دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێککەوتنێکیان هەبێ لەسەرەوەی کە ئەگەر هێزێکی سیاسی نوێ دروست بوو ئەو کات بڕیار بن کە هەڵبژاردن دوا بخرێت ئەوە تا چەند ڕاستە بەپێی ئەو زانیاریانەی کە لای تۆ هەن پارتی وەکێتی هیچ دانیشتنێکیان گفتوگویەکیان لەو بارەیەوە هەبووە؟ بەڕاستی پارتی وەکێتی بە بەردەوام دانیشتیانەیە چەند ئالە ماوەیە یەک دوو دانیشتنی وە کۆڵێک گەرم و گوڕیان کرد بەڵام من لەبەرەوەی وەفدی مفۆزات نەبووم لە حەقیقەتە ئاگام لە قسەکانی ئەو دیوی ڕاگەیاندن نییە بەڵام لە یعلام کۆمەڵێ بابەت باس کراوە بابەتەکان لەسەر بارودۆخی گشتیە لەسەر کۆمەڵێک خاڵی گرنگ نییە هەتا مەسەلەی هەڵبژاردن بڕیاری نهایی نەدراوە لە بینی پارتی وەکێتی ئەبە ئایا هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام ئەدرێ یان ئەو لایەنانە ئامادەی تەواویان تێدایە ئەو خاڵی تر کە باست کرد مەسەلەی دروستبوونی کیانی تری سیاسی ئەو کیانە سیاسیە نازانم خۆکەی ئەڵێ چێ ئەڵێ دروستە بێ چێ ئەڵێ پێش هەڵبژاردن دروستە بێ بۆ پارتی وەکێتی یان پرۆسەی لە پێش هەڵبژاردن دروست دەبێت یان دوای هەڵبژاردن گومانەکە سەرچاوی گرتو ئەگەر هاتووە ئەم هێزە لە پێش هەڵبژاردنەوە دروست بوو لە پێناو ئەوەی کە ئەم هێزە کاریگەری لەسەر دەنگەکانی هێزێکی سیاسی دیاریکراو نەبێت هەڵبژاردن دوا بخرێت. بەڕاستی من پێشت کەوتم چونکە لایەنەکان یەشان مووقفی خۆیان ئیعلان نەکردووە جگە لە پارتی دیموکراتی کوردستان کە لاری نییە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بکرێ بەڵام ئەو کیانە سیاسیە کە ئەڵێن دروست دەبێ ئەمە تا ئێستا دەنگۆیە قسەیە نەکەس خۆی بەخاوەنی ئەم دەنگۆیە نەبابەتێکی لەم جۆرە هەتاوەکو ئێستاکێ ئیعلانی لەسەر کراوە دەنگۆیە ئایا ئەگەر واقعیش بێ ئەم کیانە سیاسیە لە پێش هەڵبژاردن دروستە بێ یان دوای هەڵبژاردن من نازانم و باوەڕ ناکەم کەچیش بتوانێ ئێستاکێ لە هەرێمی کوردستانی ئەعلانیەوە کە پێش هەڵبژاردنە بێ یان ئەکەوێتە چی کاتێک ئەو کەسە ئەزانێ ئەگەر هەبێ نازانم چونکە من بەڕاستیەکەی شتێک وجودێک لەو بابەتە نابینم هەتاوەکو ئێستاکێ و ئەگەر بیش بێ من پێم وایە لە دەوری سلێمانی ئیمکانە بابەتێکی لەو حاڵەتە دەنگوویەکی وا هەبێ ئەویش من زۆر یەقین نیم لەسەر ئەمریکا ئەڵێت ئەگەر بیش بێ ئیمکانە لەوێ بێت. زۆر باشە لە ئەگەرێکی وادا هەڵوێستی پارتی چی دەبێت ئەگەر هێزێکی سیاسی نوێ وەک خۆت دەڵی لە دەڤەری سلێمانی دروست بێت پێتان وایە پارتی چۆن مامەڵەی لەگەڵ دەکات بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی دیموکراتیە و حیزبێکە باوەڕی تەواو و مطلقی بە کیانە سیاسیەکە و بە ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان و بە ئازادیە سیاسیەکان و بە ئازادی تاکیش لە هەرێمی کوردستانەیە شتێکی زۆر واردە چونکە لە هیچ کام نە لە کۆنگرەکان نە لە ئیتفاقیە چەند قۆڵیەکانی لایەنەکان نە لە پەرلەمان نە لە حکوومەت حرام نەکراوە لە ئەوەی کیانی سیاسی تر لەدایک نەبێ لە هەرێمی کوردستانە و پارتی دیموکراتی کوردستان چی مامەڵەیەکی لەگەڵ ئەو حیزبانەی تر کە لە ماوەی ئەم چەند ساڵی بە تایبەتی لە دوای 2023 و لە دوای ڕاپەڕینەوە لە هەرێمی کوردستان لەدایک بوون پارتی چۆن مامەڵەی لەگەڵ کردوون لەگەڵ ئەوانی بەمەرجێک ئەو لایەنە سیاسی کە لەدایک دەبێ یان دێتە ساحەی سیاسی لە هەرێمی کوردستان نەبێتە سەبەبی سەریەشە و غەوغا دروستکردن لە ناو پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانە لەوە لاکەی هەموو کەس ئازادە و ئازادی سیاسی تەواو لە هەرێمی کوردستاندا هەیە و پارتی دیموکراتی کوردستانیش حیزبێکی واقع بینە. زۆر باشە دۆخی هەرێمایەتی و ناوچەیی تا چەند یارمەتی دەردەبێت بۆ هەڵبژاردننی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە تایبەت ئێستا کە دۆخەکە تا ئاستێک جێگیر نییە هەم لە ناوخۆی عێراق هەم فشارەکان بۆ سەر
دروستبوونی کابینەی نوێی حکوومەتی عراق ئەم بارودۆخە ململانەکانی هەرێم و بەغدا لەبارەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عراقەوە تا چەند کە بێگومان دیارە بەپێی ئەو خوێندنەوەی ئەو بارودۆخە سیاسی کە هەیە چەند مانگێکی تر دەخایەنێت ئەمە تا چەند کاریگەری لەسەر ئامادەکاری بۆ بەرەوەچوونی هەڵبژاردن دەبێت لە هەرێمی کوردستان. ئەمە بە بڕای من سێ بابەت لە خۆ دەگرێ. یەکێکیان ئەبێ بزانین حکوومەتی داهاتووی عێراق کەی دادەمەزرێت، چونکە سەرۆکۆماری عێراق بڕیاری داوە ڕۆژی 9 وادەی کۆبوونەوەی یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دەبێ و ئەوە لەو کۆبوونەوەیە چی بڕیار دەدرێ و کەی حکوومەت براوەی یەکەمی عێراق تەکلیف دەکرێت بۆ تەشکیلکردنی حکوومەت. ئەمە یەکێکە لەلایەنە گرنگەکان کە ئەمە کەی یەکلا دەبێتەوە. دوای ئەمە لە حقیقەتە هەرێمی کوردستان بۆ خۆی بڕیار دەدا لەوەی هەڵبژاردنەکان چۆن بەڕێوە دەچێت، چونکە خەڵکی کوردستان دەنگ دەدا، حیزب و لایەنە سیاسیەکان ئامادەسازی دەکەن و ئەمەلیەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەپارێزن بۆی ئەو پرۆسەیە بەڕێوە بچێ. ئەمە ئەکەوێتە دەست هەیبەت و ئیرادەی حکومڕانێت لە هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکان ئیتفاقیان لەگەڵ یەکتر. لایەنی سێهەم بە بڕوای من بارودۆخی هەرێمایەتی ئێستاکێ ئەتوانم بڵێم لە ڕابردوو زیاتر ئاڵۆزی تێدایە، تووشی کۆمەڵی قەیران بوون حکوومەتە هەرێمایەتیەکان. ئەو قەیرانەی ئەوان ئیمکانە تەسیراتی هەبێ نەک لەسەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان، لەسەر پرۆسەی تەواوی حکومڕانێت لە عێراقیشا تەسیراتی خۆی هەیە. بۆیە کۆمەڵێک ئاڵۆزی سیاسی و سەربازی و ئابووریش لە دەوڵەتە هەرێمایەتیەکانە هەیە. بەڵام من هیوادارم ئیرادە و تەوافقی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە شکلێک بێ ئەو گرفتانە نەتوانن تەسیراتیان لەسەر پرۆسەی هەڵبژاردنی داهاتووی مانگی نۆی هەرێمی کوردستان هەبێت. باشە، ئێستا بارودۆخی دەمەوێت باسمە لە بارودۆخی سیاسی کرد، دەمەوێت بزانم بارودۆخی ئیداری و بە تایبەت ئابووری هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم دەتوانێت لە دۆخێکی وادا کە خۆی ئاماژە بۆ ئەوە دەکات کە هێشتا بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان نەچوەتەوە سەر ئەو دۆخەی کە پێشتر هەبوو، پێش 2014 هەبوو. لە بارودۆخێکی لەم شێوەیە حکوومەتی هەرێم ئامادەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتێکدا هەڵبژاردن بێگومان کولفەیەکی گەورەی دەوێت، ئامادەسازی دەوێت، پارێکی زۆری تێدەچێت، جارێکی تر هەڵبژاردنەوەی کۆمسیۆنی دەوێت. هەموو ئەمانە ئامادەکاریەکی هەم ئیداری هەم ئابووریان دەوێت. حکوومەتی هەرێم دەتوانێت ئەمە بکات لە وادەی کە بۆی ماوەتەوە؟ بە بڕوای من حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاتێکلاری لە سەرفی هەڵبژاردنەکانیان کۆمەڵێک بابەت لە هەرێمی کوردستان ڕوو ئەدا. حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستاکێ خۆی لێلا نەداوە و من پێم وایە هەڵبژاردنەکان بەقەت زەرەری لافاوەکانی تێدەچێت کە لەو ماوەی پێشوا دای لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێری پایتەخت. بۆیە چی لە هەڵبژاردنەکانی ڕابردووی عێراق و چی لە هەڵبژاردنەکانی ڕابردووی هەرێمی کوردستان و بەمەشی کە ئێستا دێتە پێشەوە هیچ کاتێ هەرێمی کوردستان لاری لە مەسەلەی گرتنە ئەستۆی سەرفی ئەو هەڵبژاردنانە نەبووە و بە تەکیدیش لە داهاتوو نایبێ. بەڵام تەنها من ئەمە دەڵێم دیارە چی لەم کابینە و چی لە کابینەکانی ڕابردوو تەنگ و چەڵەمەی زۆر گەورە هێنرایە پێش هەرێمی کوردستان بۆ شکستهێنانی دەسڵات، بۆ شکستهێنانی شێوازی حکومڕانێت لە هەرێمی کوردستانە. بەڵام خۆشبەختانە کابینە یەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستان توانیان بە شێوەیەکی زۆر سەرکەوتوانە ئیدارەی ئەو ئەزمە سیاسی و ئابووریە لە هەرێمی کوردستانە بدەن کە دەتوانم بڵێم بە بەرنامەیەکی پیلاناوی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیان داڕشت بوو و نەیانتوانی ڕاستە تەنگ و چەڵەمە و تەنگژیان بۆ دروستکردین، بەڵام نەیانتوانی سەرکەوتوو بن. سەرکەوتنەکە خەڵکی بە شەرەفی کوردستان و ئیدارە و حکومڕانێت لە هەرێمی کوردستان سەرکەوتوو بن بەسەر ئەو تەنگ و چەڵەمە و تەنگژانەی کە هێنەرایە پێشەوە بۆ خەڵکی کوردستان. بەڵام ڕستەیەکە سەرنجی ڕاکێشان بۆچی بە پیلاناوی وەسفی دەکەیت لە کاتێکدا ڕەخنەی ئەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەگرێت کە سەرکەوتوو نەبووە لە داڕشتنی پلانی سربەخۆبوونی ئابووری؟
یعنی بڕیار بدرێت لە برینی بودجە و موچەی هەرێمی کوردستان ئەمە پیلان نییە، یعنی ئەگەر ئەمە پیلان نەبێ پیلان لەمە گەورەتر پیلانی پەلاماردانیان داین لە 16 ئۆکتۆبەر، پیلانی موچەبرین و بوچەبرینیان دا لە هەرێمی کوردستان، ئەنواعی پیلان دروست دەکرێت بۆ ئەوەی هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبێت لە شێوازی حکومدارێکی لەم کابینەکانی پێشوو پلان دەزانی. آخر پیلانە چۆن پیلان بڕیار لەسەر برینی قوتی میلەتێک بدرێ، ئیتر گوایە پیلان چییە؟ زۆر جار لە کەناڵەکان یان جەنابی سەرۆکبەردانی دەفەرمێت حکوومەتی بەعەز سەری برین ئەمیش نانی برینی، یعنی هەر هەمان پیلانە و هەمان کاری پیلانگێڕیە لە بەرامبەر بە هەرێمی کوردستان، بەڵام وەکو شارەتم پێگر خۆشبەختانە نەیانتوانی سەرکەوتوو بن. ڕاستە تەنگ و چەڵەمە و ژیانی تەنگژەیان بۆ هەرێمی کوردستان دروست کرد، بەڵام ئیرادەی خەڵکی کوردستان و ئیرادەی حکومڕانێت، ئیرادەی ئیدارەی بەرپرسانی هەرێمی کوردستان توانیان سەرکەون بەسەر ئەو هەموو تەنگ و چەڵەمە و پیلانگێڕەی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان گەران و بەدەکیت ئەو پیلانانە کۆتاییان پێ ناتۆ بەردا ئیدامەیان هەیە و ئیدارە لە هەرێمی کوردستان بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان حتا بە حیزبەکانیشەوە هەندێکیان ئەتوانم بڵێم خۆیانیان ئامادە کردو بۆ پوچەڵکردنەوەی ئەو پیلانانەی کە دەخرێتە بەردەم حکومڕانێت لە هەرێمی کوردستان. زۆر باشە. ئێستا کە هێز و تەواوی هێز و لایەنە سیاسی کوردیەکان تا ئەم ساتەوەختە نەیانتوانیوە ڕێک بکەون لەسەرەوەی کە بە یەک پاکێج بەشداری لە دانوستانەکانی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق بکەن، چۆن دەتوانن گەرنتی بن کە دەتوانن ڕێککەون لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لەوادەی خۆیدا؟ دەتوانم بڵێم ڕێکەوتێکی زۆر گرنگ کراوە لەم کۆبوونەوەی ئاخیری هەردوو سەرکردایەتی و مەکتەب سیاسی پارتی و یەکێتی کە بە یەک گوتار و بە یەک پاکێج ئەچنە ناو مفۆزات لەگەڵ حکوومەتی عێراقا بۆ تەشکیلکردنی حکوومەت لە عێراق و یەکەڵێشیان دەبێت. بەڵێ ڕێکەوتنی کۆتایی لەبارەوە کراوە یان تەنیا زارێکی و ڕێکەوتنێکە کە نەخێر ئەوە ڕێکەوتنێکی کۆنکرێتیە لە مابینی پارتی و یەکێتیە کراوە کە پارتی و یەکێتی کە دوو حیزبی دەسڵاتداری ئەم هەرێمی کوردستانن بڕیاریان داوە کە بە یەک پاکێج و بە یەک گۆڤت لەگەڵ حکوومەتی ناوەندی لە بەغدا قسە دەکەن. زۆر باشە. هێز و لایەنە سیاسیەکانی دیکە کە کورسیان بەدەستێناوە لە هەڵبژاردندا، ئەوە بەرنامە هەیە لە ڕابردوویش هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی کۆبوونەوەیان لەگەڵ هەموو لاولایەنەکان کردووە و بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانیش بڕیاری داوە کۆبوونەوە لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بکە و پێم وایە دوای ئەوە ئوتڵەی سەری ساڵ کۆتایی هات جەنابی سەرۆکی هەرێم داوەت کراوە دەچێتە بەغدا بۆ وتوێژ لەگەڵ حکوومەتی بەغدا بۆ چۆنیەتی تەشکیلکردنی حکوومەتی داهاتووی بەغدا. بۆیە من پێم وانییە حیزب و لایەنەکان لە دەرەوەی پارتی و یەکێتی بڕیارێک بدەن، ئەگەر بیشیدەن سەرکەوتوو نابن لەبەرەوەی حکوومەتی بەغدا ڕاستەوخۆ مامەڵەی ئیداری هەرێمی کوردستان لەگەڵ پارتی و یەکێتی دەکا، بەڵام پارتی و یەکێتی نایانەوێ هەردوو قۆڵی ئەیانەوێ هەموو حیزبەکان حتا ئەوانشی لەناو حکوومەتانی لەگەڵ ئەم هەڵوێستە بن کەوا پارتی و یەکێتی ئەیانە ئەوە باشی خۆیانەکە ڕێگە بە هێز و لایەنە سیاسیەکانی دیکە دەدەن بێنە ناو پاکێجەکەیانەوە، یان ئەمە پەیوەندی بە هەڵوێستی جیاوازی ئەو هێزانەوە هەیە و نایانەوێت لەگەڵ پارتی و یەکێتی لە حکوومەتی عێراق بەشدار بن؟ خۆی هەموو لایەنەکان حەقی خۆشیانە تموحیان هەیە و مەطالیبیشیان هەبێت لەسەر پارتی و یەکێتی ئیمکانە بە پرۆژەوە بێن لەگەڵ پارتی و یەکێتی وتوێژ بکەن لەسەر مەسەلەی دانیش تەشکیلکردنیان و توێژکردن لەگەڵ دانوستان لەگەڵ حکوومەتی بەغدا. بۆیە ئەوان داخوازیەکانی خۆیان تەقدیمی پارتی و یەکێتیەکە نەک حکوومەتی عێراق. بۆیەکان دیاریکراوەیە کە داخوازی خۆی پێشکەش بە پارتی یان یەکێتی کردبێت؟ تێنەگەیشتم. هیچ هێزێکی سیاسی دیاریکراو هەیە پێشەوەی بچێتە بەغدا داخوازیەکانی خۆی پێشکەش بە پارتی و یەکێتی کردبێت؟ من هیوادارم هیچ لایەنێک بەتەنها نەچێت لەگەڵ بەغدا وەکو لایەن لەگەڵ حکوومەتی بەغدا دانوستان بکات. دانوستان ئەبێ وەکو کورد وەکو هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بکرێت. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان
لەگەڵ پارتی و یەکێتی دانیشتنی پێشوەختیان کردووە و دانیشتنی تریشیان ماوە بۆ ئەوەی ئەوان تەڵەبەکانی خۆیان تەقدیمی پارتی و یەکێتی بکەن و ئەبێ داخوازیەکانی ئەوانش لەناو دەسڵاتی پارتی و یەکێتیدا جێ بکرێتەوە و وەجێی ببێتەوە بۆ ئەوەی کورد یەک گوتار و یەک گفتار بێ لەگەڵ بەغدا بۆ توێشکردن چونکە ئەساسی سەرکەوتنەکانی ئێمە لە یەکگوتاریایە نەک لە فرەگوتاریە لەگەڵ بەغدا بۆ پێم وایە ڕایگەیان کە لەگەڵ پارتی و یەکێتی بە هیچ جۆرە ناچنە پرۆژەیەکەوە کە ئەو دوو هێزەی تیابێت ئیمکانەوە مووقیفی خۆی بێ بەڵامەکو ئەو ئەبێ نەوەی نوێ و هەموو لایەنەکانی تر زۆر دڵنیابن دانوستان یان وتوێژی حکوومەتی عێراق لەسەر پرۆسەی هەرێمی کوردستان لەگەڵ پارتی و یەکێتی دەکرێت هیچ لایەنێکی سیاسی جگە لە پارتی و یەکێتی ناتوانێت بچووکترین بڕیاری نە لە ڕووی بازرگانی نەوت نە لە ڕێی خاڵە سنووریەکان نە لەسەر مادەی 140 لەسەر مەسەلەی بواری سەربازی هیچ لایەنێک قدرەتی ئەوەی نییە لەگەڵ بەغدا بچێ و توێژانە بکەم عادا پارتی و یەکێتی بڕیاریان داوە پێکەوە یان پەیوەندی بە ژمارەی کورسیەکانەوە هەیە نا فعلا علاقەی تەواوی بە ژمارەی کورسیەکانەوە هەیە چونکە پارتی دیموکراتی کوردستان براوەی یەکەمی هەرێمی کوردستانە لەناو حکوومەتی عێراق و دوای ئەوە یەکێتی دێ و پاشان لایەنەکانی تردێن بۆ یەکان هەر وتوێژێکی لایەنەکان زۆر تەبیعیە لایەنەکان لەگەڵ ئەحزابی عێراقی مفۆزات و توێژیان هەبێ بەڵام ناتوانن وتوێژی ئیداری لەگەڵ حکوومەتی ناوەندی بکەن ئەمە خاڵە گرنگەکەیە نە حکوومەتی عێراق لەگەڵیانەکە ئەگەر بیشیکە ئەنجامێکی نابێت چونکە بڕیاردەری سیاسی و ئیداری و ئابووری لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستانە بە دەرەجەیەک و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە پێکەوە ئێمە بڕیار لەسەر هەموو بڕیارە چارەنووساتەکان لەگەڵ حکوومەتی بەغدا دەدەین. زۆر سپاس بەڕێز فازڵ بەشارەتی بەرپرسی پێشووی 12 پارتی دیموکراتی کوردستان سپاس کە لە هەولێرەوە لەگەڵم بوویت بینەرانی بەڕێز ئێوەش هەر شاد بوون سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.